پەرەسەندنی ڕۆژ لەگەڵ ڕۆژی بەڵای ماڵوێرانکەری توشبوون بە مادە هۆشبەرەکان کە دەستکۆتی زیاتر لە 14 دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە ئێراندایە بووەتە چارەنووسی خەڵکی هەژار و بێدەرەتانی ئەو وڵاتە. ئەمڕۆ لە کۆمەڵگای سەرمایەداریدا بازاری ئێحتیاد و توشکردنی خەڵک بە مادە هۆشبەرەکان بۆ دەسەڵاتداران سەرچاوەیەکی گەورەی ئابووری لە جیهاندایە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا ئەم بەڵا ماڵوێرانکەرە هەروەک باقی دیاردە کۆمەڵایەتیەکانی دیکە داوێنی خەڵکی هەژار و دەستەنگی کۆمەلگای گرتووە. پێویستە بڵین کرین و دەستهێنانی مادە هۆشبەرەکان زۆر ئاسانتر لە کرین و دەستهێنانی پێداویستیەکانی سەرەتایی ژیان وەکو خۆرد و خۆراکە. ئەمڕۆ توشبوون بە مادە هۆشبەرەکان یەکێک لە دیاردەهرە زەرەرمەندە کۆمەڵایەتیەکانی کۆماری ئیسلامیە کە لە پاڵ بێکاری میلیۆنی گەنجان و زۆرینەی ژنان و باقی دیاردە دزیوەکانی دیکەی کۆمەلگا بێدەرەتانی و نائۆمیدی لە ژیاندا بۆ زۆرینەی خەڵک بە ئەرمەغان هێناوە. بەداخەوە ڕێژەی گەنجان و ژنانی ئالوودە بە مادە هۆشبەرەکان ڕوو لە زیادبوونەوە و لەوە دڵتەزێنتر ئەوەیە کە ئەمڕۆ ڕێژەی توشبوون لە ناو منداڵان واتە تەمەنی ژێر 15 ساڵدا پەرەیسەندووە. هەروەها ڕێژەی توشبوون بە نەخۆشی ئەیدز و هێپاتیت کە سەرنجامی مردن و فەنابوونە زیادی کردووە. بەداخەوە دەبێ بڵین بەهۆی فەقیری و بێکاری لە ڕادەبەدەر ژنان و کچانێکی زۆر لەم دیاردەنا لەبارەدا وەک هەمیشە دەبنە قۆربانی. ئەمڕۆ کە دارودەستەی مافیا، تۆڕی قاچاقی ئینسان، تەجارەتی سێکس و زیادبوونی شوێنی لەشفرۆشی لە هەموو شوێنی ئێراندا پەرەیسەندووە و بازاریان بۆ ئەم دیاردە دزیوە ڕۆنەق پێداوە. ئێمە ئەمڕۆ بۆ لێکدانەوە باسی زۆرتر لەسەر ئەم بابەتە بە تایبەت لە بواری گیرودەبوونی ژنان و گەنجان تا ئەو جێگا کاتی بەرنامەکە مەجال بدات لەگەڵ هاوڕێی گەلاوێژی ڕۆستەمی تۆوێژر و پسپۆڕی کاری کۆمەڵایەتی سەبارەت بە وەزعی ژنان و گەنجان و دیاردەی دزیوی ئێعتیاد کە لە سیستەمی نیزامی سەرمایەداری سەرچاوی گرتووە دینە قسە و باسێک و سەرنجی ئێوەی بەڕێز بۆ ئەم وتوێژە ڕادەکێشین. هاوڕێ گەلاوێژ وێ ڕای سڵاوی ڕێزی تایبەت بە خێراتەنتانەکەم بۆ ئەم بەرنامە. زۆر سپاس بۆی سڵاوم هەیە بۆ ئێوەش و هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بەخێر بێن هاوڕێ گەلاوێژ، پێم خۆشە سەرەتا کورتەیەک لە سەر میژووی ئێعتیاد بۆ ئێمە بینەران باس بکەن. لە ڕاستیدا ئەوەی کە توێژەرەکان و نووسراوەکان باسی لەکەن پێشینەی ئێحتیاد لە سەرەتای پێکاتنی کۆمەڵگای ئینسان وجودی هەبووە. لە زۆربەی نووسراوەکاندا باس لەوە دەکەن کە ئەوەڵین قەومێک کە ئێحتیادیان کەشف کردووە واتە تریاک سۆمەریەکان بوون. لەو کاتە سۆمەریەکان لە تریاک بۆ سڕکردنی ئێش و وەکو دەرمانی مستەکن استفادەیان لێکردەوە، لە بەعزێک زاریش وەکو خۆشی و وەکو تەفەنون لە مەراسمی مەسەبی و هەروەها زەماوەند و شتەدا استفادەیان لێکردەوە. جیا لە سۆمەریەکان هەروەها ئاشوورەکان و میسرەکان و لە یونانی باستان و ڕۆمیەکانیش ئەوانش ئاشنایەتیان هەبووە بە تریاک و بە خەشخاش. دیارە زۆر نووسراوە باس لەوە دەکە کە لە یونانی باستان یان یونانی قەدیمدا سوقرات کە یەکێک لە گەورەترین پزیشکی ئەو دەورانە یونان بووە بۆ ئیلتیامی نەخۆشیەکانی جسمی و هەروەها ڕۆحی لە تریاک و خەشخاش یان تێکەڵاوێک لەوە لەگەڵ ماوادی دیکە استفادە کردەوە. لە زۆر جارش لە کاتی ئەمەلکردندا ئەو وەختە کە دەرمانی بێهۆشیشتیوانە بووە لە تریاک وەکو بۆ سڕکردنی برینەکە یا بۆ بێهۆشکردنی نەخۆشەکە استفادەیان لێکرا. بۆیە ئێستاش بە مەوادی مخەدر دەڵێن مادە هۆشبەرەکان یا مادە سڕکەرەکان. بەڵام لە دوای ئاخری سەدەی حەڤدەدا و لە سەرەتای سەدەی هەژدەدا کە ئینقلابی سەنعەتی دەستی پێکە وردە جامعەی سەرمایەداری ڕشتی پەیدا کرد،
تەولیدی تریاک و مەوادی مخدر و خەشخاشەوانش ڕشتی پێیا کرد. ئەویش هۆیەوە بوو کە مەوادی مخدر وەکو کالایەکی کە حاسان بەدەستێ و نرخێکی زۆرە، ئیتر ئەم مەوادی مخدرە دەوڵەتەکان گرتیانە ژێر ئینحساری خۆیان و تجارەتیان پێکرد. وردە وردەیتر لە مەوادی مخدر بۆ تەوا وڵاتانی دیکە دەنێردرا بەهۆی دادوستەدی نیزامی سەرمایه‌داری لە دوای ئینقلابی سەنعەتی دەستی پێکرد، ڕەونەقی مەوادی مخدر و هەروەها سادرکردن و تجارەتکردن بە مەوادی مخدر زیادی کرد. دیارە ئەوەڵ مەوادی مخدر لە زۆربەی وڵاتەکاندا تاتی ئینحساری دەوڵەت بووە، بەڵام وردە وردە ئیتر مافیای مەوادی مخدر و قاچاق و ئەوانش پێک هاتن، مادام کە احتیاط وەکو کالایەکی پڕ سوودمەند و پڕدەستکەوت بۆ دەوڵەت حساب دەکراوە، هەروەها مافیای مەوادی مخدرش ئەوەی تجارەت دەکرد، بۆ بەهۆیەوە کە خەڵکێکی زۆر لە تەواوی دنیادا ئالوودە بن بە مەوادی مخدر، یعنی احتیاط پەیدا بکەن. احتیاط یعنی کە خوگرتن بە مادەیەک کە بۆ تەسکینی خۆت یا بۆ هەڵاتن لە دەست مشکلاتی ڕۆژگار پەنابردن بۆ ئەوە و وەختێک کە پەنای بۆ دەبەی، یعنی اختیارت نامێنێ بۆ خۆت دیاری بکەیت کە تا چه حەد مەسەڵەن مەواد مەصرف بکەیت، بەڵکو مەوادەکە وات لێ دەکات کە تۆ دەبی بە هەر قیمەتی ئەو مەوادە مەصرف بکەیت، وەگەرنا تۆشی تەشەنوج و نەخۆشی ناڕەحەتی جسمی و تا ڕۆحی و ڕەوانیش دەبی. دیارە احتیاط وەکو سەرچاوەیەکی اقتصاد لە جیهاندا ئیسفادەیان لێ کردەوە، هەروەها لە زۆربەی شەڕەکاندا، شەڕی جەهانی یەک و دووەمیشدا لە نێو سەربازانی شەڕدا ئیسفادەیان لێ کردەوە بۆەوەی کە فکرکردنەوە بۆکە ئێحساس و عاتفە لە نێو سەربازانی شەڕدا بکوژن بۆکە باشتر بتوان جنایەت بکەن و تەرەفی مقابلەکان قەتڵ و عام بکەن. لە ئێرانیشدا ئەگە باسی تاریخچەی احتیاط بکەین، تاریخچەی احتیاط هەڵدەگەڕێتەوە بۆ دەورانی سەفەویەکان. دەورانی سەفەویەکان ئەو وەختە کە ئێران مستەعمەرەی ئینگلیستان بووە، ئەو وەختە ئینگلیستان هەمیشە وڵاتانی پێشرەفتە و سەنعەتی ینی دەستی باڵیان هەبووە لە ئەوەی کە وڵاتانی ژێر دەستی خۆیان بخەنە ژێر کۆنتترۆل و بیکەن بە مەنبەعێکی دەرامەد و هەروەها وابەستە بە خۆیان بکەن. ئەوان لە ئەوڵەوە بە ناردنی تریاک و خەشخاش بۆ شاهان و بۆ دەربارەکانی سەفەوی وردە وردە ئیتر وای لێ هات کە تریاک و خەشخاش یعنی بە مەزاجیان خۆش هات بوو کە پیان و لەزەت بەخشە، وردە وردە سەرایەتی کردە ناو کۆمەلگا. ئیتر لە دەورانی قاجاردا دیارە گەرچی بەرپەرچیان داوە مەسە مەحدودیان کردەوە، بەڵام زۆربەی زەوی کشت و کاڵ بەسەم وەکو چاندنی گەنم و کشت و کاڵی دیکەی بە نرخی کەشاوەرزی بە جێگەیەوە تریاک و خەشخاشیان چاند. لە ئێرانی هەروەکو باقی دەوڵەتەکانی دیکە چاندنی تریاک و خەشخاش بوو بە ئینحساری دەوڵەت دەرهات، وردە وردە ئیتر متەوەجێ بوون کە خەشخاش مەنبەیەکی گەورەی دەرامەدا، ئیتر بەری ئاوەڵا بوو کە وردە وردە تریاک بوو بە عادەتێک، یعنی چۆن ناو تەواو کۆمەڵگای جامەی ئێرانەوە هەروەکو باقی وڵاتانی دیکەی دنیا. لە بەگشتی ئێتیان لە کۆمەلگادا هیچ چین و تۆژێک ناناسێن، بەڵام لە کۆمەلگا زۆترە و چین و تۆژە تووشی دەبن کە خەڵکی ناگایە، خەڵکی فەقیر و هەژارە، خەڵکی مشکلەدارە. لە دەورانی حاکمیەتی کۆماری ئیسلامیشدا گەرچی احتیاط پێشتر لە ئێران هەبووە بەهۆیەوە کە هاوسایی لەگەڵ ئەفغانستان و وەکو پردێکی مەسەن توجارەت بۆ وڵاتانی غەرب و بۆ ئەوروپاش، ئیتر تریاک لە مەوادی مخدر لە ئێران نەتەنیا وەکو کالایەکەوە بۆ کە سوودی زیاتر بەدەست بێنن، وەکو ئەبزارێکی سیاسیش ئیستفادەیان لێ کرد. یارە لە زۆرێک لە دەوڵەتاندا وەکو ئەبزاری سیاسی
بۆ ئینتقام وەگرتن لە مخالفین لە ئۆپۆزیسیۆن یا لە خەڵک یا لە زیندانی ئیسفادەیان کرد. بەڵام لە ئێران ئیتر شووری دەرهێنا. ئێران بە شێوەیەکی وەسێ ئێستا ئێران یەکێک لە وڵاتانەیە کە یەکێک لە ڕێژەی محتال لە ئێراندا بە نیسبەتی جەمعیەت لە هەموو وڵاتانی دیکە زۆرترە. دلیلی شەوە بووکە کۆماری ئیسلامی مەوادی مخەدر وەکو کاڵایەکی پردەرامەت چاوی لێ دەکا، دوایش وەکو ئەبزارێکی سیاسی بۆ بێدەنگکردن و کەپکردنی دەنگی ئەترازی کۆمەلگا ئیسفادەی لێکردەوە. هیچ کەس لەبیری ناچێتەوە ڕەحیمی مشاوری ئەو کاتەی ئەحمەدی نژاد کە ڕئیس جمهور بوو ڕایگەیان کە بە تایبەت لە کوردستان وتی من لە نێو کوردستان جوانانی کوردستان لە باتیەوە کە فکر بکەنەوە و قەڵەم و ئەسلحەی مبارزە بەدەستەوە بگرن تریاکیانە خەمە ناو ئەنگوستەکانیان. ئەو کارەشی کرد. ڕێژەی ئیحتیات لە کوردستان یەکجا زۆرە. ئەویش دەوڵەت زۆر هەدەفمەند و بە شێوەیەکی سیاسی بۆەوەی کە دەنگی هەمیشە کوردستان سەنگەرێک بووە بە دژی کۆماری ئیسلامی. هەمیشە جوانانی کوردستان ئێترازیان کردە بە دژی کۆماری ئیسلامی بەخەرە بە شێوەی قیمەتێکی زۆر هەرزانتر لە شارەکانی تریێران بە خەروار بە تۆن مەوادی مخەدری تۆزی لە ئێرانەوە بە تایبەت لە کوردستان. هەتا بەشێک لە زیندانیان 50% زیندانیانی ژن تووشی ئیحتیات بوونە. نەتەنیا زیندانیانی ژن بەشێکی زۆر لە باقی زیندانیانی سیاسیش تووشی ئیحتیات بوونە. دەوڵەتی کۆماری ئیسلامی پەرەی داوە بە ئیحتیات ئێستا دە ئینحساری سوپای پاسداران و وەزارەتی ئیتلادایە کە بە مەبەستی اقتصادی و سیاسی و سەرکۆبکردنی ئەترازاتی خەڵک ئیسفادەیان لێکردەوە و ئیسفادەشی لێ دەکەن و پەرەشیان پێداوە. لە زۆرێک لە ئەخبارەکانی جیهانیدا هەروەها منتەقەییدا ئێمە دەبینین کە دەیان جار بە دەیان تۆن مەوادی مخەدر کە ئێران لە تاریخ تورکیەوە ویستوێ بینێرە بۆ ئەوروپا کەشف بووە بلاخەرە یا پێیان زانیوە. بەهەرحاڵ ئەوە بە ئێمە دەڵێ کە ئیحتیات بەشێکە لە هۆویەت و ماهیەتی دەوڵەتانی سەرمایه‌داری. ئیحتیات لە هەموو جیهاندا وجودی هەیە، بەڵام بە هۆی بە جۆرەی دەوڵەتانی حاکم و قانونی حاکم لەو وڵاتانەدا و هەروەها فەرهەنگ و وەزعیەتی اقتصادی و ستانداردی ژیان لە وڵاتانەدا فەرق دەکات. بەڵام ئەوەی کە ئێمە دەبینین ڕێژەی محتاج لە دنیادا نەتەنیا کەمی نەکردووە، ڕۆژ لە ڕۆژ زیادی کردەوە. لە کۆماری ئیسلامی ئێراندا ئەگە چاو لە ئەخبارەکان و هەروەها خودی ئەترافاتی کارمەندانی دەوڵەت بکەین 70% زیندانیانی ئێران کەسانێ بوون کە ینی فروشەندەی چکۆڵەی ئیحتیات بوون یا ئیحتیاتیان بووە یا مشکلاتی دەستیان هەبووە لە کاری ئیحتیاتدا بەتایبەت زۆربیان بۆ خۆیان محتاج بوونە. و تا چەند ساڵ لەوە پێش بە ڕێژەیەکی زۆر لە محتادین لە زیندانەکان ئێدام دەکرد لە خیابانەکان و مەیدانەکاندا لە پێش چاوی خەڵک پەتی سێدار و زەڕی سەقیلی لێنا و کەسانی کە محتاج بوون نەخۆش بوون ئێدامی کردن بۆ کە خەڵکیان پێ چاوترسێن بکە. کەواتە ئیحتیات وەکو ئەبزارێکە وەکو کەرەسەیەکی دەتوانی هەم اقتصادی هەم کەرەسەیەکی شەڕ لە خزمەت حفزی جامعەی سەرمایه‌داری و دەوڵەتانی حاکم چاوی لێ بکەین و تاریخ و مێژوش ئەوە بە ئێمە دەڵێ کە ئیحتیات بۆتە بەڵایەکی ماڵوێرانکەر کە دەتوانێت لە شەڕێکی نێونەتەوەیش خەتەرناکتر بێ بۆ کۆمەلگا و بۆ بنەماڵە و بۆ کەسانی ئەوە. بەهەرحاڵ ئیحتیات کورتی خۆلاسەی کەمەوە مێژوویەکی تاریخی هەیە کە هاوپایە لەگەڵ مێژووی بەشەریەت و ئەو مەوادی مخەدر ڕۆژ بە ڕۆژ سەنعەتی تر بۆتەوە،
ڕۆژ بە ڕۆژ ینی مافیای مەوادی مخدر و قاچاقچیەکان ئیسفادەی میلیاردی و کەڵانی لێ دەکەن بە جۆرێک دەڵێن کە ئێستا ئەگەر لە سەتحی دەرامەدی اقتصاد کالای دنیا چاوی لێ بکەین تریاک مەوادی مخدر دەرەجەی ئەوەڵی هەیە دوای ئەو ئەسلحە و مهماتە کە گەورەترین منبعی دەرامەت بۆ دەوڵەتانی سەرمایهداری واروها بۆ سەرکوبی ئەترازاتی خەڵکو و بۆ گیرەدەکردنی خەڵکە ئەمە کورتەیەک بوو لە مێژووی احتیاط دیارە بەحث زۆرە بەڵام بەرنامەکەمان مەجاڵمان پێ نادە زیاتر لەسەر شێوەکەینەوە. دەستخۆشا و ڕێگەلاویش بەڕوانگەی ئێوە هۆکارە سەرەکیەکانی توشبوون بە مەوادە هۆشبەرەکان چییە؟ دیارە بە پێی ئەو لێکۆڵینەوانە و توێژینەوەی کە تا ئێستا کراوە لەسەر کەسانی توشببووی احتیاد و ئەوە کە ئەو دادانێک کە بە ئێمە دەڵێن یەکێک لە سەرەکیترین هۆیەکانی احتیاد فەقیری و بێکاریە. بۆ فەقیری و بێکاریە ئینسان ئەگە فەقیر و بێکار و دیارە دوو وشەی هاسانە ئێمە دەیڵێن فەقیری و بێکاری ینی برسیەتی ینی نەداری ینی ئەحساسی شەرم ینی ئەحساسی ناتەوانی ینی ناتوانێت نیازی خۆی و خانەوادە و منداڵی تامیم بکە هەمووی ئەوانە دیاردەی دیکەی لێ دەکەوێتەوە یعنی موسیبەتی دیکەی لێ دەکەوێتەوە. فەقیری و بێکاری یەکێک لە هۆیەکانی سەرەکی جیرۆدەی زۆربەی خەڵک بە مادە هۆشبەرەکانە. غیرە زەوەش فەقیری و بێکاری دیارە قانون و فەرهەنگی جامعە زۆر تاسیری هەیە لە جامعەیەکدا کە تەبعیزی تەبەقاتی مەسەڵەن تەبعیزی جنسیەتی پیاو سالاری یا ئیمکاناتێکی ئەوتۆی ڕفاهی هەروەها تەفریحی نییە تەفەنونی نییە بۆ جوانان و بۆ ئەتا بۆ منداڵانیش کە ئەوان ینی ڕێژەی احتیاد تا سنی ژێر 15 ساڵ و 13 ساڵیش هاتۆتە خوارەوە بەداخەوە. وەختی ئەو هەموو مەحرومیەتە هەیە لە پاڵیا سەرکوب هەیە خەفەقان هەیە معلومە ناومێدی بەدەست بێنێ وەختی ئینسان ناومێت دەبێ تووشی سەرخوردەگی و ینی ئەساس بە ئازاری دەرونی و ڕۆحی دەکە لە ناوخۆیە بۆی کە ئەو ئازارە لە ناوبەرەیە پەنا دەبە بۆ مادە هۆشبەرەکان بۆی کە خۆی بێخیاڵکە لەو ئازارێکە هەر دقەیەک و هەر کاتێک تەجروبەی دەکەن لە ژیاندا. دیارە یەکێکی دیکەش لەو ئەوەی کە هۆیەکانی ئەوەیە کە وەدەستێنانی مادە هۆشبەرەکان زۆر ئاسانە ئێستا. وەدەستێنانی نان زۆر سەختە ئێستا خەڵک دەبێت گیان بدە ینی بە قیمەتی گیانیان تەواو دەبێت کە بەوە کە بتوان پارۆنانێک بە سفرەی ماڵیان زیاد بکەن بەڵام وەدەستێنانی مادە هۆشبەرەکان 2 دقە دەخایەنی بە تەلەفۆنێک بە دەرگای حازرە. ئەمەش یەکێک لە هۆکارەکانێتی. هۆکارەکانی دەتوانێت زۆر جۆراوجۆر بێ وڵات بە وڵات فەرق بکە نەتەوە بە نەتەوە فەرق بکە بەڵام سەرجەم ئەوەی کە سەرکۆی هۆکاری هەموو وڵاتانی دنیاە و بەتایبەت وڵاتی ئێمە لە ئێراندا فەقیری و بێکاری گرانی سەرکوب بێئیمکاناتی مەحرومیەت هەروەها ئەوە کە جوانانی ئێمە ڕێژەی جوانانی ئێران مەسەن تا 35 ساڵ ئەکسەریەتی کۆمەڵگای ئێران تشکیل دەدا بەڵام جوانانی ئێران سەرڕای ئەوە کە تەحسیلی باڵایان هەیە مەسەن لیسانس و فۆق و لیسانس و دکتۆران هەیە بێکارن خەریکن دەستفرۆشی دەکەن یا لە کوردستان خەریکن کۆڵبەری دەکەن هەمووی ئەوانە دەست دەداتە دەستی یەک کە کێشە لە ناو بنەماڵەشدا زیادکە وەختی لە کۆمەڵگای ئێراندا زۆرتر پیاو کە مەسەن ئاوەری ماڵەیە بێکارە و ناتوانێت نانبێنێ تووشی کێشەی خانەوادەگی دەبێت وەختی تووشی کێشەی خانەوادەگی بوو
دیارە ئەوە دووبارە فشاری بۆ دێنێ دەرنەتیجە بە ئەو هەموو فشاری بێکاری و گرانی و فەقیری و کێشەی بنەماڵە و هەروە بێحورمەتی و سەرکوت و مەحرومیەتەوانە بەڕاستی ئینسان تابی ئەو هەموو فشار و فشاری ڕوحی و جسمی و ئەوانە نایە نەبۆ مانایە کە مەسەن بڵێ ئەوە حتمما دەبێت پەنابەرن بۆ مادە هۆشبەرەکان بەڵام لە جیاتیەوەی کە بە شێوەیەکی دروست و سالم مبارزە بکەن لەگەڵ ئەو وەزیەتە بۆی کە ئاڵوگۆڕێک لە وەزیەتی ژیانی خۆیاندا پێکبێنن پەنادەبن بۆ مادە هۆشبەرەکان و دیارە دەوڵەتی کۆماری ئیسلامیش کە خۆی بانی و ینی خۆی مەسئولی سندنی مەوادە مخدرە هەروە تۆسعاشی خودی دەوڵەت دەیکا دەرنەتیجە ئەو هەموو هۆکارە هەیە زۆر هاسانە کە ئینسان لە کۆمەلگایەکی وەکو ئێراندا پەنابەرێ بۆ مادە هۆشبەرەکان یا لە هیچ خانەوادەیەکدا نییە کە مەسەن یەکێک یا مەسەن کەسێکی ئاشنا یا ڕەفیقێک یا خزمێک کە مادەی هۆشبەر بەکارنێنێ و ئەوەش تاسیری هەیە لە مناسباتی ئینسانەکاندا لاوەکە کەسێک دەناسە کە مادەی هۆشبەری هەیە هەر بۆ تەفەنۆنیش بێ دەڵێ ئەوە لەزەت بەخشاییتە وەرە تاقیبکەوە هەموو خەمەکانت دەڕەوێتەوە ئەمەش هۆی ناگاهی خودی کۆمەلگایان کە ینی متەوەجە نابن کە ئەوارز و ئەواقبی مادە هۆشبەرەکان ئەوەندە قورس و ماڵوێرانکەرە لە ئەوڵەوە ئاگانین بەسەر وەزیەتەدا ئیتر تا وەختی ئاگا دەبنەوە دێرە ئیتر تەواو ڕوح و گیانیان و خانەوادەیان و کولان کار و ژیانیان کەوتۆتە تاتۆ شوعایی مادە هۆشبەرەکان هاوڕێگە لاوێژ ببوورە ئێوە وتان هۆکارە سەرەکیەکانی فەقر و بێکاریە ئەگەر وایەوە ئەوەیش کە ئیشارەتان کرد کە زۆر بە ئاسانی بەدەستێ ئەوە نیشانەیە وەسەکە قیمەتی مادە هۆشبەرەکان زۆر هەرزانترە بۆیە ئەوە خەڵک بە زووی ئەتوانێت بەدەستی بێنێ قیمەتەکەی زۆر هەرزانە گەروابێ بەڵێ دیارە ئێستا لە پاڵ خودی ئەو مادە هۆشبەرانێک کە ئێمە مەجارمانێک کە دەتوانین باسییان کە هەر کامێکی مەسەن چۆن تۆلی دەبێ مەسەن چ تاسیراتێکی هەیە چه ئەوارزێکی قیمەتی چەندە هەمووی ئەوانە هەیە یعنی لە ئەو توێژینەوانێک کە کراوە بە نووسراوە هەیە کەسی بی هەیە دەتوانین بیبینێتەوە بەڵام لە پاڵەوەدا لە ئێران شیشە ینی مادەیەکی سەنعەتیە کە خودی ئەو کەسانی کە تۆلیدی دەکەن بەسەن لە کوردستانیش بەسەن لە شارەکانی مەرزیشدا هەیە دەست پەیوەندی کۆماری ئیسلامی سوپایی پاسداران و ئیتلاعاتن زۆر هەرزانە بێحەد هەرزانە بە تایبەت لە کوردستان بێحەد هەرزانە بۆیە بەداخەوە زۆربەی ڕێژەی محتادەکان لە ئێران و لە کوردستان شیشەیە یعنی شیشە یەک مادەی هۆشبەری سەنعەتیە کە زۆر هەرزان تاوا دەبێت گرانترین لەوانە تریاکە تریاک دیارە هۆیەوە کە خودی سوپای پاسداران بە هەزاران هێکتار زەوی ئێستا بۆ خۆی هەماری جوانە دەچێنێت تریاک دەچێنێ خەشخاش دەچێنێت تۆلیدێکە یعنی ساد ئەی فرۆشێت تۆزیی دەکە لە نێو کۆمەڵگای ئێراندا دەرنەتیجە بەڵێ هەرزانی شیشە بۆ کە خەتەرناکترین مەوادیشە چاکبوونەوەی نییە ئیتر مەرگی ئەو کەسانی کە شیشە بە ماوەی چەند ساڵ دەکێشن حتمیە ئەمەش یەشێک لە هۆیەکانە کە خەڵک ڕوو دەکاتە مادە هۆشبەرەکە بەڵێ هاوڕێگە لاوێژ لەم ساڵانی ئەخیردا ڕێژەی زیادبوونی ژنان توشبوونی ژنان بە مادە هۆشبەرەکان زۆرە لە ڕوانگەیەوە هۆکاری ئەمە چییە؟ لە ڕاستیدا هەرچی تاقیقات دەکەی ئامارێکی ڕاست و دروست نییە لە ڕێژەی ئەو کەسانی کە مادەی هۆشبەر بەکاردێن لە ئێران چ لە نێو پیاواندا بە تایبەت لە نێو ژناندا هۆیەکانیشی دیارە بازێک هۆی گشتیە وەکووەکە کوتم بەداخەوە لە ئێران زۆربەی زۆرینەی ژنان بێکارن یعنی شاغڵ نینە شغڵیان نییە وەختی بێکارن ینی دەرنەتیجە فەقیرترین قشری
کۆمەڵگای ئێران ژنانی ئێران. ئەمە یەکێک لە هۆیەکانە کە دیارە فەقیری و بێکاری لە نێو پیاوانیشدا هۆکاروە، بەڵام بێکاری و فەقیری لە ناو ژناندا زۆرترە. ئەمە یەکێک لە هۆیەکانیتی. یەکێکی تر لە هۆیەکانی تر ئەوەیە کە ژنان بە منداڵی ئیزدواجی ینی بە زۆری دایاندەم بەشوو پێداڵن ئیزدواجی ئیجباری مناڵانی ژێر 13 ساڵ. مناڵانێک کە هێستا دنیای مناڵیان نەدیتووە دەکەونە ژیانێک کە دەبێوەکو گەورەیەک مەسئولێتی ژیان بەسەر شانیانەوە بێ. مناڵێک کە هیچ نازانێت لە ڕابطەی ژیان، هیچ نازانێت لە مەسئولیت، هیچ نازانێت لەو دنیای کە تازە تێکەوتووە، دنیای کە بۆ خۆی نەیویستەوە، هیچ ئاگاداریش نییە، بەڵام بە پێی فەرهەنگی پیاو سالاری و ئەسە فەرهەنگی ناموس پەرستیەوەوانە بە زۆری دراوە بەشوو. ئەم ئیزدواجانە ئەغڵب نامۆفەق دەبن، منجر دەبێت بە تەلاق. تەلاق یەکێک لە هۆیەکانی ئەسڵی هۆکارێکە کە ژنان ڕوو دەبن بۆ مادە هۆشبەرەکان. چون تەلاق وەختی تەلاوە دەگرن لەلایەن خانەوادەیان دایک و باوکیشیانەوە پێشوازیان لێ ناکرێ، ینی وەریان ناگرنەوە، دەڵێن هەرچی بێ زیندان بێ مەیدان بێ بچێژە. مناڵە یامژنە چ گوناهێکی کردەوە کە ئەو هەموو تونند و تیژیە لە خانەوادەدا قبولکە فقط بە جرمیەوە کە ژنە، بەهۆیەوە کە هیچ قانونیش نەدەوڵەت پشتیوانی لێناکە، خانەوادە و کۆمەلگاش پشتیوانی لێناکەن، ئەو ژنە تەنیاکەوێتەوە. وەختێ تەنیاکەوێتەوە زۆر هاسان بەرەو چوونی مەوادی مخەدر دەڕوە. زۆربەی ئەو ژنانش کە ئامارەکان بەیەمە دەڵێن کە تووشی مەوادی مخەدر بوونە، یا شۆکانیان یا باوکیان یا برایان یا کەسێکیان لە بنەماڵەدا مادەی هۆشبەریان بەکارهێناوە. ئیتر ئەمەش زۆر هاسانکاری دەکە بۆی کە ژنانیش زۆر ڕاحەت دەستیان بگە بە مادە هۆشبەرەکان. یا زۆر زیاد پیاوەکە بۆ کە ژنەکە ئێعتراز نەکە، بۆ کە تۆ بۆ خەریکی لە ماڵە کەوتوی کار ناکەی بەخەرە دەست هەڵگرە لە مەوادی مخەدر، هەموو ڕۆژێت تووشی اختلافات و کێشە دەبن، بۆ کە پیاوەکە بێدەنگی بکە داوەتی دەکات، تەشویقی دەکات، دەڵێت تۆ زۆرە هێن مەسرەفکە، بۆکە بۆ خۆی ڕاحەتتری ویژدانی ڕاحەت بێتی بەبێ دەردسەری لە ماڵە ئازاد لە ماڵە توانێت مادە هۆشبەرەکان بەکاربێنێ. بەداخەوە ڕێژەیەکی زۆر لەو ژنانەی کە تووشی مادەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بوونە، پیاوەکانیان یا باوکیان یا برایان لە بنەماڵەدا مادەی هۆشبەریان بەکارهێناوە. دوایش ئێشێک لە ئەوە کە ژن بێکارە و لە جامعەدا هیچ موقعیەتێکی نییە و ینی خۆی بە پێویست نازانێت لەو کۆمەلگایەدا وەکو جنسی دەرەجە دوو چاوی لێ دەکرێن. فەرهەنگی پیاو سالاری، ئەپاردای تایدی جنسی لە کۆماری ئیسلامی ئێراندا، هەروە بێکاری زیادە لە حەد، تونند و تیژی لە خانەوادەدا، مەسرەفی پیاو لە خانەوادەدا، هەمووی ئەوانە بوونەتە هۆکارێک کە ڕێژەی ژنان زیادکە کە تووشی مادە هۆشبەرەکان بوونە بەداخەوە. نەبوونی ئاسوویەکی ڕوون لە داهاتوویش بۆ ئەو ژنانە و یا هەر بۆ ئەوانەی کە چ ژن چ پیا و تووشی مادە هۆشبەرەکانە بن دانێ لە هۆکارەکانیشی بێشایێت. بێگومان وایە ئەسەر ناومێدی لە کۆمەلگای ئێراندا یعنی شتێکە کە شاراوە نییە. زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران خەڵخەڵکی زۆر تووشی ئەفسۆردەگی و ناومێدی و ئەوانە بوونە. ئەگەمە باسی چاو لە ئاماری خۆتکۆشیەکان بکەن یاوەکە خۆتکۆشییان پێ دەکەن، هۆی چییە؟ ئەویسان ناومێدە هیچ ئاەندە ئاسۆیەک لە ژیاندا بۆ خۆی نابینێ. نە دەوڵەت حمایەتی لێ دەکە، نە کۆمەلگا بە چاوی سوک چاوی لێ دەکە، نە خانەوادە قبوڵی دەکە، نە بۆ خۆشی ئیمکانی ئەوەی هەیە کە تازە کەوتە هەڵناستێتەوە.
دەرنەتیجە زۆر حاسانە پەنابردن بۆ مادە بۆیە ژیانیان لە مەترسیدایە ئەم ژنانە کە تووشی مادە هۆشبەرەکانە بن زۆربەیان بەڵێ 100% وایە وەختێ ژن تووشی ئەو احتیاط دەبێ وەکو تابوویە وایە یعنی احتیاط لە نێو پیاواندا لە کۆمەڵ لە جیهاندا وەکو نەخۆشیێک بە ڕسمی دەناسرێ بەڵام بۆ ژن وەکو تابوویە وایە بۆ ژن خەتی سوورە ژن ینی هەموو ئەو خەتە سوورانەی پەڕاندووە کە محتات بووە گزارشێکم چاو پێکەوت ژنێک کە باسیەوە دەکە کە دەڵێ باوکی و براکەی لە ماڵەدا احتیادیان بووە ئەویش بەهۆی ئەوانەوە بەخەت تووشی احتیاد بووە ئیجازەیان پێ نەداوە کە دەرگای یەخ ساڵەکە بکاتەوە غەزا بخۆ وتوانە تۆ پیسی یعنی بە چاوێکی زۆر تاخیرآمیز چاویان لێ کردووە ئیتر وای لێ هاتووە کە وەختی نەتوانێت لە ماڵەدا مەسەڵەن دەرگای یەخ ساڵ بکاتەوە غەزا بخۆوە معلومە کە چارەنووسیەوە چییە هەڵدێ لە ماڵ مادام کە هەڵات لە ماڵ دەرباز بوو تووشی کارتۆن خابی دەبێ و لە پارکەکان دەکەوێتەوە وەختێ دەبینێ کە تازە محتادیش بووە ناتوانیە خۆشی چارەسەر بکە دەرنەتیجە زیاتر بەرەو ئەو نەخۆشی ناچێ زیاتر گیرۆدە دەبێت تووشی فرۆشی احتیاط دەبێت دوای ئەوە تووشی لەش فرۆشی دەبێت بۆەوە کە خەرجی احتیادەکەی پەیدا بکە وتمان کە بە شێوەیەکی ژنان ئەگە ساڵم بن 86% بێکارن 13%شیان تازە دوایە کۆرۆنا ڕێژەی ئەو 13%ش کە زۆربەی کارەکانیان لەدەستداوە تووشی دەستفرۆشی بوونە بۆیە وەختێ احتیاط لە نێو کۆمەڵگای ئێراندا وەکو تابوویەک چاوی لێ دەکرێت بۆ ژن وەکو پەڕانی خەتە سوورەکانە و لە ماڵەدا هیچ حمایەتی لێ ناکرێ زۆر یەکێک لە هۆ کارەکانە کە ژنان تووشی ئاسیب پەزیری دەبن تووشی تەنفرۆشی دەبن زۆر جار تووشی خۆتکوشی دەبن ڕێژەی خۆتکوشی لە نێو ژناندا یەکجا زۆرە هەروەها لە نێو منداڵانشدا و منداڵانێک کە بە تایبەت لە خانەوادەی مەسەن محتادەکاندا یا دایکن یا باوکن یا هەردووکیان محتادن لە مەدرسە دوورەکەونەوە لە نێو ڕەفیقەکاندا ئەحساسی حەقارەت دەکەن لە نێو کۆمەڵگادا بە جۆرێکی تر چاویان لێ دەکرێت لە خانەوادەدا بێعاتفەن تەوەجۆ ناکرێت بە تەغزیەیان بە بێهداشتیان بە دەرمانیان بە مەدرسەیان ڕێژەی خۆتکوشی بەداخەوە هەم لە نێو ژناندا هەم لە نێو منداڵاندا یەکجا زۆر بووە تەنیا مختص بەوانە نییە بەڵام لە نێواندا زۆرترە چون بێ ئاسۆیی ناومێدی ناڕەحەتی ڕۆحی و جسمی و دەرونی لە نێوانەدا یەکجا زۆرە گەرچی ڕێژەی خۆتکوشتن لە نێو پیاوانیشدا لە نێو جوانانیشدا یەکجا زۆرە بەڵێ هاوڕێگە لاویژەرواکی ئیشارەتانکە ڕێژەی توشبوونی ژنان ڕوبە زیاد بوونە بەڵام بۆ لە ناو کۆمەڵگا شوێنێک نییە کە ئاگایان لە ژنان بێت و بایخی پێبن کە ئەم ژنە چاک بێتەوە یا ئاگایان لێبێ بە بڕوایەوە هۆکارەکەی چییە؟ لە ڕاستیدا بەگشتی ئەو شۆنانەی کە باسپەروەری نەخۆشەکانی لێ دەکرێت لە ئێراندا زۆرتر لە ئینحساری دەوڵەتدایە ئێتە وەختێ لە ئینحساری دەوڵەتدایە بەشێکیشی بەو مانایە کە دەبێ هەزینەی ئەو باسپەروەریە خانەوادەکان بیدەن تۆ بگرە خانەوادەیە کە کەسی محتات بۆ تەواودار و نەداری مەسەڵەن لەدەستداوە بە خاتری احتیادی ئەو عۆزی خانەوادە چ دەرامەدێکی هەیە چ پوڵێکی هەیە کە بتوانێت کەسەکەی بەرێت لە کەمپەکاندانێ ئەو هەزینەکەشی بچێتە جیرفانی سەردەمدارانی دەوڵەت ئەمە یەکێک لە هۆکارەکانیەتی لە ئێران بە هەر بەهۆیەوە کە احتیادی ژن تابوویە وەکو خەتی سووروایە ژنان زۆر کەمتر تەشویق دەکرێن کە بچن بۆ کەمپەکان بۆ کە تەرکی بکەن حتا ئەگە تەرکیشیان کرد
ژنانێک بووە کە تەرکیشیان کردووە دوای بە زەحمەت لە ناو خانەوادا وەریان گرتوتەوە بە چاوی خراپەر هەر بە چاوی خراپ چون وەکو بە ئەخلاقی چاو لێ دەکەن دەڵێن هەرزەیە ژنێکی سووکە ژنێکی خراپەیە بەو چاوی لێ دەکەن وەری ناگرنەوە مادام کە حتا ئەگەر تەرکیشی بکە شوێنێک نەبێ یعنی سەقفێک نەبێت کە لە ژێریدانی شیە کەسێک نەبێت کە حمایەتی لێ بکە دەی معلومە کە ئەمە هیچ ڕێگایەکی دیکەی نامێتەوە هەر دەکەوێتە ئەو جێگایە کە لێی هاتبوو بۆ پیاوانی شەروایە بەهۆی بێکاری زۆر ئەو کەسانێکە لە کەمپەکان تەرکیەکان وەختی دێنەوە ماڵەیە خۆ هیچ ئیمکاناتێکی دەوڵەت هیچ مەسئولیەتێکی نییە لە مقابلیاندا کە کاریان بۆ فراهم کە وەختی بلاخەرە وەختی باسپەروەریان کە لەباری ڕوحێوە لەباری جسمێوە لەباری زەمانەوە لەباری تەفریحێوە هیچ مەسئولیەتێکی لە قەبالەوانەدا نییە وەختی دێتەوە ناو ماڵ دەبینێ هەمان بێکارە هەروە فەقیرە ناتوانێت خەرجی ماڵە منداڵەکەی بدە گرانش لەولاوە ڕاوەستێکە بە دوای کڕۆناش کە هەموو شتێک هەتا کریمی هێلکە بۆ سەخت بۆتەوە بۆ کە بێنە سەسفرەی ماڵە منداڵەکانیان هیچ ڕێگایەکی دیکەی نامێنێ ناسا دەکەوێتەوە شوێنە بەداخەوە لە ئێران کەمپی تایبەت نییە بۆ ژنان کە بە درێژخایەنەوە کە بتوانن کاریان لەگەڵ بکەن بۆ کە بگەڕنە ناو کۆمەلگا حتا ئەگە گیرەم جاروبارەت دەیانگرن لە زیندانیانەکە مەسەن چەند مانگێک یا بەسەر لەژێر زەمینیانەکەنەوەوانە کە دوای دەستیان ناگە بە مادە هۆشبەرەکان دوای کە ئازاد دەبن دەستنەوە هەمان جێگای کە لێ هاتوون هەمووی ئەوانە دەبنە هۆیەک کە ژن ئیحتیادەکەی لە ناوخۆیە مەخفی ڕابگرێ پێی خۆش نییە کە مەسەن بە کەس بڵێ بۆەوە کە ینی دوو خەڵک دووری لێنەکە خانەوادەکەی پێ نەزانن کە دەری نەکەن مەجبورە ئەو نەخۆشینەی کە تێدا هەیە دەرونی ڕایگرێ بۆ مەخفی ڕایگرێ بۆ خۆی بۆیە هەروە بمێنێتەوە ئەمە کورتە چون دەرنایەت لە ئاخرۆ هەر لە جسمی و لە هینی هەر نیشانیەدا کە تووشی مادە هۆشبەرەکان بووە تووشی ئەو نەخۆشیە بووە بە ماوەیەکی کورت دەتوانێت بیشارێتەوە هەر بەڵێ بە ماوەیەکی کورت شارێتەوە دوایە کە مەسەن وەختێک تەواو ڕۆشتێکە کە مەسەن خستێک تەواو لێوە دەرکەوت ئیتر شیرازەی ماڵەکەی تێک دەچێت تووشی مەسەلەی تەلاق دێتە پێشێ ناچار دەبێت کە ببێت بە کارتۆن خابوو لە پارکەکان بمێنێتەوە بۆیە ڕێژەی سەدەمەکانی زۆرە بۆ ژنان تووشی تەنفرۆشی و هەتا نەخۆشی ئەیدز و هیپاتیت و نەخۆشی زۆر کوشەندە دەبن ڕێژەی ئەو ژنانەی کە محتادن دەمرن بە نیسبەتی ئامارەکە زیاترە لەو ڕێژەی مردنی پیاوەکان چون ئەوان زۆرتر دەماعرەزی ئاسیبهای ئیجتیماعیدانە و هیچ حمایەتێکیشیان نییە کۆمەلگاش و خانەوادەش کە تەردیانەکەن گزارشێک کە بەشێک لەو ژنانە زباڵە گەردی دەکەن زبڵشت کۆ دەکەنەوە بۆ کە بژی خۆیان و یا ماوادەکەیان تەهیە بکەن شارەداری حتا ئەو زباڵەشیان لێ ناکرێت چۆن ژنێکی محتادە ئەوە مەزورن بە قیمەتێکی هەرزانتر بیفرۆشن بە زباڵە گەردێکی پیاو بۆی کە بتوانن بژی خۆیان تەهیە بکەن یا مادەکەیان تەهیە بکەن ئەبزانە تەبعیزی جنسیەتی فەرهەنگی پیاو سالاری ئاپارتایدی جنسی تا یەسک و ئوستخان ڕسوخی کردتە ناو دەوڵەت و ناو کۆمەلگا و ناو ئینسانەکاندا هەمووی ئەوانە دەستیان داوەتێ دەست کە ژیان بۆ زۆربەی هەرە زۆری خەڵکی فەقیر و هەژاری ئێران و بەتایبەت بۆ ژنان و جوانان وەکو جەهەنەمێکی لێهاتووە مادام کە هیچ دەرەتانێک نییە مادام کە هیچ ئاسۆیەک نییە و دەوڵەتی زۆری ینی بە قازانجی خۆی دەبینێ کە جوانان لە بابی کە فکر لە ئایندەی خۆیان بکەنەوە مبارزە بکەن بۆ ئاڵوگۆڕی ئەو وەزیەتە تووشی مادە هۆشبەرەکان بن و لە ژێر پردەکان و لە قەبرستانەکان و لە کارتۆن
خابێ بکەن و لە پارکەکان بکەون و لە خیابانەکان بکەون. بەڵێ هاوڕێگە لاوێژ کورتە ئیشارەیەکت کرد بۆ کاردانەوە لەسەر ئەو کەسانەی کە تووشی مادە هۆشبەرەکانە بن. ئەگەر ئەتوانن زۆرتریش بەحسی لێ بکەن لەسەر کاردانەوەی ئیعتیاد لەسەر بنەماڵە و هەر خودی ئەو کەسانەی کە تووشی ئەم مادە هۆشبەرانە بن چییە؟ ئەوە لەوە دەستێکەمە ئەو کەسێک کە مادەی هۆشبەر بەکاردێنیە بۆ خۆی گەورەترین زەرەری ئەوەڵەن لەباری جسمیەوە سڵامەتی خۆیەوە سڵامەتی خۆی لە دەستداوە، دوایە کار و پیشەکەی خۆی لە دەستەدا، ئەمجا خانەوادەکەشی لە دەستەدا. گەورەترین موسیبەت بۆ خودی کەسەکەیە، بەڵام تەنیا بۆ ئەو کەسانێک کە مادە بەکاردێنێ وەکو خانەوادەکەشی وەکو ئەو جیرۆدا بن. ئەم کەسە مەجبور دەبێت کە ڕۆژ بە ڕۆژ خۆی گۆشەنشین بکە و خۆی بشارێتەوە لە خانەوادەی، هیچ کاتی نەمێنێ بۆ کە محبەت بکە بە منداڵی و یا بە خێزانی و بە خانەوادەکەی، و هەروەها لە کارش دەرکراوە بەهۆی ئەو گرفتارێکە هەیەی، ڕۆژ بە ڕۆژ کێشەی خانەوادەگیان زۆرتر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ تەسیراتی لەسەر مناڵەکان زۆرتر دەبێت، حتا مناڵانی ئەم بنەماڵانەش ئامارەکە نیشانەدەن کە زۆربەی ئەو مناڵانەی کە تووشی ناڕەحەتی ڕوحی و دەرونی و حتا جەستەیی بوونە زایی بوونەکە پیان ڕەناگە غەزایان بدەنیان بیان بن بۆ دکتۆر محبەتیان پێ بکەن، ئەو منداڵانن کە دایک و بابیان یا یەکێکیان یا هەردووچیان تووشی ئەو نەخۆشیە بوونە. بە کولی شیرازەی ماڵ لەبینەچیە، ئەو مناڵانە ئێحساسی سەرخوردەگی دەکەن، ئێحساسی شەرم دەکەن کە مەسەڵەن لەناو پسە ناو منداڵەکان دەڵێن دایک و بابی تو ئاوایە، ئەوانش گۆشەگیر ئەگەریش خۆیان تووشی مادە هۆشبەرەکان نەبن. بەڵێ 100% دوای دێنە سەرەوەش. بۆیە زۆربەی ئەو منداڵانە ناسا دەبن کە مەدرسە بەجێ بێڵن تەرکی تەحسیل بکەن، بە خۆیان بن بە نان ئاوەری خانەوادە و هەروەها بۆی کە خەزینە و خەرجی مەسرەفی دایک و بابیان تەهیە بکەین. دەیان کلیپ گزارشەیە کە لە منداڵی 7 ساڵەوە بگرێت تا 12-13 ساڵە دەڵێت تەنیا من ناناوە دەڵ باوکم نەخۆشە. نەخۆشی دەتوانێت بەشێکی زۆریان ئەوانە تووشی ئەو نەخۆشی احتیاط بوون، دیارە بەشێکی تووشی سەدەمەی کار و نەخۆشی دیکە بەهۆی فەقیری ناتوانن دەرمان بکەن، بەڵام بەشێکی زۆریان ئەمانن. بە هەروەها اختلاف لە بینی خانەوادەدا باعثی ئەوە دەبێت کە شیرازەی ژیان تێک بچێ. زۆر جاروا بۆ کە خانەوادە بۆ کە حیسیەتی نەچی لە ناو خەڵکدا کێشەکەی خۆی شاردۆتەوە کوێ ناوانیە، یعنی درۆی کردو دەگەڵ خۆی ئەوڵ دوای دەگەڵ خانەوادە و لەگەڵ دۆست و برادر و دراوسێ و ئاشنان لە کۆمەلگادا، بۆ کە احتیاط بە تایبەت احتیاطی ژن وەکو تابوویەکە دەرونی دەهێڵنەوە. ئیتر تاوای لێ دەیە کە بلاخرە ئەو کێشەیەک مادام کە حەل نەبێ لە جێگایەکە چڕێ تووشی تەلاق و جیایی دەبن. بۆیە ڕۆژ بە ڕۆژی ڕێژەی ژنانی سەرپەرست کە بۆ خۆیان سەرپەرستی خانەوادە زیاد دەکە، ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی منداڵانی خیابان و مەسەڵەن کار منداڵانی زبالەگەر زیاد دەکە. ئەو منداڵانە چێن؟ ئەو منداڵانە زۆربەی هەر زۆریان لەو بنەماڵانە ڕاهاتوون کە تووشی ئەو بە موسیبەت و بەڵام ماڵوێرانکەرەی مادە هۆشبەرەکان بوونە. زۆر ماڵی ئاسایی هەیە کە مناڵەکانت تەحسیل دەکەن بگرێت هێنا یا ئەوانەی کە دەوڵەمەندن مناڵەکانە دەنێنە دەرەوە تەحسیل دەکەن. بۆ هەردەبی مناڵی فەقیر و هەژارەکە بێت کە بێت بە منداڵی خیابان. تازە منداڵ لە ناو خانەوادەیە کە ئەو کێشەی هەبێ بەرەوڕووی سوء ئیستیفادەی جنسیش دەبێتەوە. کەم نین ئەو منداڵانێک کە لە بنەماڵەدا ئیستیفادەی جنسیان لە منداڵ کردەوە. کەم نین ئەو خانەوادانێک کە پیاوەکە محتاج بووە ژنەکەی وادار کردو کە تەنفرۆشی بکە بۆەوە کە پۆلی ماڵەکە خەرجی ماڵەکە تەهیە بکە. کەم نەبوون ئەو ژنانێک کە بەهۆی ئەوەی لەلایەن مێردەکانیانەوە کوژراون.
حتا منداڵان کوژراون. کلیپێکیان ئەو چەند ڕۆژە بۆ ناردم کە باوکێک 3 منداڵی خۆی هەڵاوەسی بوو بەهۆی فەقیری و نەداری لەلایەکەوە. حتمما دیارە کە کوتمان یەکێک لە هۆکانی سەرەکی جیرۆدە بە مەوادی مخدر فەقیری و بێکاریە، حتمما ئەو مادەشی بەکاری هێناوە، وەگەرنە هیچ باوکێک حازر نییە کە جگەرگۆشەکەی خۆی ئاوا لە ناوبەرێ. تاسیری ئەو مادە هۆشبەرەکان ئەوڵ خودی فەردەکە خۆی بەرەو نابودیە چێ، بەرەو فەناچێ، دوای خانەوادەکەشێ بێتە قوربانی. وە زۆرێک لەو خانەوادانە ڕۆژانە 20 تا 200 منداڵ لە دایکانی محتاج لە دایک دەبن. ئەو منداڵانە پیان دەڵم منداڵانی محتات کە نەوزادێکە بەخۆی محتادە ئەو منداڵە. ئەیاندێ ئەو منداڵانە چی لێدەیە؟ دیارە بەشێکی زۆری کە ڕەهایان دەکەن لە خیابانەکان بێزیستی دەیانبێتەوە، بێزیستی دەوڵەتی کۆماری ئیسلامی چۆنیان پەروەردە دەکات بۆ وەکو نیرۆیەکی لە خزمەت حفزی ئەو جامعەیەدا بۆ خۆی بەکاری دێنێ. یعنی ئاسەواری احتیات ئەوەندە زۆرە کە دەرونی جەستە و دەرونی ئینسان کە خۆی نابود دەکەی، خانەوادەکەشی هیچ کۆمەلگاکەشی نابود دەکە. کۆمەلگایە کە زۆربەی بەشێکی زۆر لە خەڵکەکەی نەخۆش بێ و کارتۆن خاب بێ و لە خیابان بکەوێتەوە لەوێ جەنازێ بکەوێ، کۆمەلگایەکە کە لە زۆر بابەتەوە زۆر زەرەر دەکە. ئەوڵان گەورەتی زەرەری ئینسانیە، چۆن گیانی هەر ئینسانێک مسیبەتێکە بۆ ئەوەڵ بۆ بنە ماڵە، دوایە بۆ کۆمەلگا، دوایە لەباری اقتصادیەوە، لەباری فەرهەنگیەوە، لەباری بێباوەڕیەوە لە نێو جامەدا، بێاحتمادیەوە، ترس، نیگەرانی، بێئوفۆقی، ناومێدی، هەمووی ئەوانە دەبن بە ئاسەوارێک کە ئاسەوارەکە ئێستاش دەبینین بەسەر کۆمەلگای ئێراندا. هەمووی ئەوانە ڕۆژگارێکی تەنگ و تاریک و ژیانێکی تاڵیان بۆ خەڵک پێکێناوە، ژیانی خەڵکی تەبا کردووە، بێدەرەتانی خەڵک تاو حەدەیە کە خەڵک پەنا دەبە بۆ بە شێوەی ینی وەکو زەرگەیاندن بە خۆدکوشی. ئاماری خۆدکوشی لە نێو منداڵانیشدا زیاد بووە، منداڵانی کە نانتوانێت ئیدامەی تەحسیل بدەن، منداڵانی کە تەحقیر کراوە، منداڵانی کە بێمحبەتن، منداڵانی کە تەغزیە ناکرێن، ئیستفادەی جنسیان لێ دەکرێن. ئەو کۆمەلگایە نەخۆشە، ئەو کۆمەلگایە دیارە ئەو وەزیەتێک کە پێکاتوە هۆیەکانمان باسکە کە بێکاری و فەقیرێ، بەڵام گەورەترین مسەبەبی ئەو وەزیەتە خودی دەوڵەت و دەسەڵاتە، خودی کۆماری ئیسلامیە. من ڕوو دەکەم ئەو خەڵکەی کە تووشی ئەو وەزیەتە بوونە بەهانایەکەوە بێن، بە تایبەت یارمەتیش نابکەن کە ئەوە نەخۆشیە، ئەمە بەد ئەخلاقی نییە، ئەمە تابوو نییە، ئەمە خەتی سوور نییە. لە زۆربەی وڵاتەکان لە وڵاتانێک کە ئوروپایی و غەربی تەواو مەراکزی دەرمانی معتادەکان بە خەرج و هەزینەی دەوڵەت دەچێتە پێشی. ئێمە لە ئێران لە کوردستان دەبی یعنی ئەو فشارە بینین بۆ دەوڵەت کە کەمپێنی زیاتر بکاتەوە، کەمپی زیاتر دابنێ بۆ باسپەروەری محتادەکان، وارە بە تایبەتی بۆ ژنان دابنێ و خەرجەکەشی دەبی دەوڵەت ئۆدەدار بێ. گەرچی لە بینبرنی هەموو ئەو وەزیەتە، ئەو موسیبەتە، هۆیەکانی بێکاری و فەقیری و نەداری لە گرەوی ئەوەدایە کە کۆماری ئیسلامی بڕوخێ، بەڵام دەکرێ کە ئێمە کارێ بکەین کە ڕێژەی زیاتر پەنابەرن بۆ مادە هۆشبەرەکان، ئەوانەی کە تووشش بوونە یارمەتیان بکرێ، کۆمەلگا بە چاوێکی ئینسانی بە چاوێکە ئەمانەش حەقی ژیانیان هەیە، حەقی کاریان هەیە، چاویان لێ بکەن، کاریان پێ بدەن، ئامۆژۆیان بکەن، ئرتباتیان لەگەڵ بگرن،
بەتایبەت ژنان خانەوادە مۆزەفە کە وەکو خانەوادە پەناگایەکە بۆ پیاوەکە دەی پەناگایەک بێ بۆ ژنەکەش ئیتر پەرتیان نەدەن بە خیابان و بە قەبرستانەکان ئەمووی ئەوانە بەڕاستی دەکرێت بڵێن وەزیفەی کۆمەلگا و وەزیفەی خانەوادە زۆرە بەڵام گەورەترین وەزیفەی دەوڵەتە کە مەسئولیەتی باسپەروەری و تەمینی مەعیشەت و ئەگە کارەکەشی دەدەستا بیمەیەکی بێکاری هەبێ یا بیمەیەکی نەخۆشی هەبێت کە بتوانێت خەرجی ژیانی خۆی و منداڵەکە دەربێنێت کە بتوانێت منداڵەکە ئیدامی تەحسیبدا منداڵەکە نەکەوێتە خیابان و زبڵ کۆکردنەوە یا تووشی توجارەتی سێکسی بن. ئێستا زۆرێک لە بازاری توجارەتی سێکسی لە دوبەی و لە خاوەرمیانە ئێران هیچ چەرخێنێ. هەر ئەو کچانێک کە لەو خانەوادە لەو بنەماڵانە هەڵدێن ئەو ژنانێک کە هەڵدێن هەر ئەمانە بوونەتە قوربانی توجارەتی سێکسی سەرمایهداری لە وڵاتانی غەرب و لە وڵاتانی خاوەرمیانە لە دوبەی و حتا لە کوردستانی باشوور کە من تۆی سەرەی دانیشتوینە. بەڵێ پس ئەرکی سەرشانی بنەماڵە و کۆمەلگا بە تایبەت دۆڵەت زۆر ئەرکێکی گرنگە لە قبالە و کەسانەی کە تووشی ئەحتیاج بوون. بەڵێ سەر وایە ئێستا توێژینەوەی زۆر هەیە، نووسراوی زۆر هەیە، ڕاهنمایی زۆر هەیە، دکتۆرەکانی دەروونناس و حتا دکتۆرەکانی متەخەسس و مەدەتکارانی ئوموری اجتماعی لەسەرەوە زۆریان کاکردو زۆریان شت نووسیوە. باش وایە کە خەڵک وشیاری خۆی بەرێتە سەریە کە خەڵک بتوانێت یارمەتی یەکتر بکەن. ئەو کەسانێک کە تەخەسوسی ئەویان هەیە داوا بکەن لە دەوڵەت کەم بدانێ بۆ خۆیان دەتوانن کار بکەن خزمەت بکەن بە خەڵک. ئەمانە زۆر کاریگەری هەیە. یەکێکی لە خاستەکانەوەی کە دەبێت هەزینەی مەعیشەتی ئەو کەسە و ئەو بنەماڵەکەی تامین بکرێ. هەزینەی مەعیشەتی تامین نەکرێ تۆ ناتوانی تۆ بڵێ ئەوە ئیرادە بکە بۆ خۆی چاک دەبێت. وەکو کەسێکی لاقی شکاوە بڵێ تۆ ئیرادە بکە لەسەر لاق ڕاوەستە. نادەبی کۆمەگی بکەی ئەوە لاقەکەی چاکەی دوای تەمرینی پێ بکەی کەمسان بتوانێت سەر لاق بێستێ. نەخۆشی ئیحتیاجی ژاوەیە کە دەبی ئەوەڵ یارمەتی بکەی باری مایشێتیەوە تامینی بکەی نەخۆشینەکەی بەتەرە بکەی باسپەروەری بکەی ئەوزا دەستی بگری کە بتوانێت ژیانێکی ئاساییت بەرێتە ڕێ ئەو وەختە دەتوانین انتزار لێبێ کە زۆربەی هەر زۆری ئەوانە من دڵنیام دەگەڕێنەوە بۆ ژیانێکی ئاسایی. هیچ کەسێک پێی خۆش نییە کە ژیانی خۆی خراکە، هیچ کەسێک پێی خۆش نییە کە خانەوادەکەی هەڵوەشێتەوە تووشی بێکاری ئەو فەلاکەتە بێ. مادام کە وابوو ئێمە خەڵک بە یارمەتی بە یەکتر ئاگەی خۆمان بەرینە سەریە وەکو نەخۆشیێک لە نێو ژنان و لە نێو پیاواندا وەکو یەک بە یەک چاو چاویان لێ بکەین و بە یەک چاو ئێمە کە چاومان لێکردن ئەوجا مافی ئەوەشیان بۆ دانێ هەردووکیان مافی یەکسانیان هەیە بۆ ئەوەی کە لە وەزیەتە بێنە دەرێ. دەبێت هەم بنەماڵە قبوڵی کاتەوە هەم کۆمەلگا و ئەم یارمەتیش ئەم خزمەت گوزارش دەبێت دەوڵەت بە ڕایگان لە اختیار دەوڵەتی دابنێت. دیارە دەوڵەت بۆ خۆی ئەو کارە ناکە بەبێەوەی کە خەڵک دەبێت ئەوە متالبە بکە مبارزەی بۆ بکە بۆ وەزیەتە. بەڵێ هاوڕێگە لاویش کاتی بەنامەکەمان ڕوو بە توابوون ئەگەر شتێکی تایبەتان هەیە بە کورتی بفەرمون. من تقریبان ئەوەی کە مەبەستم بوو باسم کرد بەڵام ئەوەی کە زۆر مهمە کە بە تایبەت خانەوادەکان کە عەزیزێکیان تۆشیە و نەخۆشیە دەبێ وەکو نەخۆشێک چاوی لێ بکەن بە چاوی پیش چاوی لێ نەکەن ئێحساسی شەرم نەکەن ئێحساسی حەقارەت نەکەن لە مەقابەی قەوم و خێشەوانە نەیشارنەوە چۆن شارنەوەی ئەم نەخۆشیە کۆمەک دەکە کە ئەو کەسە لەو باتڵاقەدا هەر بمێنێتەوە تا نقم دەبێ. سعی بکەن کە مەشوەرەت بکەن لەگەڵ پسپۆر و لەگەڵ دکتۆر و لە قەوم و خێش کە مەسەن دەستی بگرن و یارمەتی بکەن تا چ ژن بێت چ پیاوێ بە یەک چاو چاوی لێکەن فەرق ناکە. ئەمە دەتوانێت بەخەرە ئاسۆیەک لە ژیانی ئەواندا بکاتەوە دەتوانێت ئومیدەواریان کە بە زیندەگی
ئەمە ئەگەر لە جێگایە دەسێ بکەین ئەوە دەبێت بە نمونە دەبێت بە ئۆلگویە کە بتوانین ئەوە پەرە پێ بدەین لە هەموو شار و دیهاتەکان. متاسفانە ئێستا خەڵکێکی زۆر پەنا دەبە بێکاری دەچێت بۆ شارە گەورەکان دەبێتە حاشیە نشین. ئەو حاشیە نشینیانش کە هیچ ئیمکاناتێکی شتیوای نییە تووشی ئەو وەزیەتە دەبن. لە جیاتی ئەوە کە پەنابەرن بۆ حاشیە نشینەکان سعی بکەن هەر لەو شوێنەی کە هەن ئێستا لە وەزیەتەدا بتوانن بە یارمەتی یەکتر ئاسۆیەکی ژیان بۆ ئەو کەسانە و بۆ خانەوادەی ئەوانە بۆ منداڵەکانیان بەدی بێنن کە ژیانێکی دیکە دنیایەکی دیکە دنیایەکی بەبێ ئیحتیات مسۆگەرە بە شەرتێک کە کۆمەلگا و ئەو کەسە بیهەوێ و حەولی بۆ بدەن و دەتوانن یا بە ئەوکە پاشەکشە بە دەوڵەت و ئەو امتیازاتانە لە دەوڵەت وەربگرن یا ئەوەی کە ئیتر لە زیاتی پەنابدن بۆ مادە هۆشبەرەکان دەن بە دەستی یەک بە شێوەیەکی یەکگرتو و سازمان یافتە و سەراسەری مبارزە بکەن کە ئەو دەوڵەتە نەکبەتە سەرنگون بکرێ و ئەو وەختە دەرمانی هەموو دەردەکان فقط سەرنگونی دەوڵەتە و دامەزرانی دەوڵەتێکی سۆسیالیستیە. بە هیوای و ڕۆژە هاوڕێگە لاوی ڕۆستەمی زۆر سپاس بۆ بەشداریتان لەم بەنامە. سپاس بۆ ئێوەش دەستخۆش. سپاس بۆ بینەرانی خۆشەویست کە تا ئەم کاتە لەگەڵمان بوون تا دیدارێکی دووبارە ڕۆژ باش.